بینەران و بیسەرانی ڕادیۆ شارەزۆر ئەم کاتتان باش و سڵاتان لەبێت خۆشحاڵم لە بەرنامێکی دیکەی ڕێگا لەگەڵ ئێوە دەبم لەم بەرنامەیەدا وێنەگرێکی زۆر سەرکەوتوو بەتوانە میوانی بەرنامەی ڕێگایە کاک محسین زۆر بەخێر بێت. زۆر سپاس تەندروستیتان چۆنە؟ سپاس بەخۆی گەورە. سەلامەت سپاس بۆم دەرفەتە دەستخۆشیتان لێ یەکەم سڵاوم هەیە بۆ بینەران و گوێگرانتان. سەلامەت بی زۆر سپاس دەکەم. لەگەڵ ئیش و کار چۆنە؟ وەڵا باشین ئەجۆڵین الحەمدولیلا. بەرنامەی ڕێگام ڕۆ لەگەڵ تۆ بێت پێمان خۆشە کۆمەڵە گفتوگو شیرین بەیەکەوە بکەین لەسەر کارەکانی تۆ قسە بکەین. با سەرەتا لەوە دەست پێ بکەم بزانم خولیای کاری تۆ وەکو فۆتۆگراف لەکەیەکەوە دەستی پێ کردو و کەی دەستە بە کاری فۆتۆگرافی کردو؟ بەڵێ من لە تەمەنی 15 ساڵیەوە خولیام بۆ فۆتۆگرافی دروست بۆ بەڕاستی اینجا لە پاشەوە بە کامێرایەکی جۆری وایزن کە فیلمە خوارد بەو کامێرایە دەستم پێ کرد تاوەکو هاتنی مۆبایلی زیرەک. مۆبایلی زیرەک هاتە ناوەوەی تر بە مۆبایلی زیرەک بەردەوام بووم لە کاری فۆتۆگرافی هەتاوەکو ساڵی 2020 لە 2020 بۆ 21 تقریبا لە 20 بۆ 21 دەستم پێ کرد هەتاوەکو ئێستا بەردەوام لە کاری فۆتۆگرافی لەش ساغ بێ و سەرکەوتوبی. با ئەو بپرسم تا چەند سروشتی ناوچەکان ڕۆڵ ئەبینێت لە ئەوەی کە ئێوە فۆتۆگرافەر بڵین هاوکاری ئێوە بدوک و فۆتۆگرافەر؟ بێگومان سروشتی هەر ناوچەیەک ئەڵکەوتەی جوگرافی هەر ناوچەیەک با بڵێن یارمەتیدەرە بۆ ئەو کەسانەی کە کاری فۆتۆگرافیەکەن. ئێمەش سوپاس بەخۆی گەورە پارێزگای ئەڵەبجە خاوەن سروشتێکی جوان و تایبەتە ئەمەش دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوانەی کە ئەم کارەکە. زۆر باشە. ئەزانین سروشتی هەڵەبجە سروشتێکی تایبەتێ من ئەوە هەمووکەت لە میوانەکانم ئەپرسم خۆش زیاتر وێنەی سروشتەگری ئەمە خولیای خۆتە بۆ وێنەکردنی سروشت کە ئەتوێت ینی زیاتر ئەو وێنانی کە ئیگری وێنەی سروشت بێگومان هیچ کارێک بەبێ خولیان نابێت هەموو کارێک پێویستی بۆیە کە خولیاکو هەبێت ئەگەر خولیا و نەبێت بۆ ئەو کارە دڵنیا بە یعنی سەرکەوتوو نابێتێ. طبعاً وەکو باسم کرد سپاس بۆخوا کە پارێزگای ئەڵەبجە خاوەن سروشتێکی جوانە ئەمەش یعنی هاندەرێکی باشترە بۆ ئەوەی کە منی فۆتۆگرافەر ئێمەی فۆتۆگرافەر با بڵێن دەفەتێکی باشترمان هەبێ بۆ ئەو کاری کە با بڵێن ئەو خولیایەمان کە فۆتۆگرافیە. زۆر باشە. لە کاتی کارکردنە لەگەڵەوەی ماوەی چەند ساڵێکە کاری فۆتۆگرافیەکەی هیچ ڕووداوێکی خۆش ناخۆش هەبوو بەسەر هاتبێ؟ وەڵی تەبعاً هەموو کەسێگەر لە ژیانە تووشی ڕووداوی خۆش و ناخۆشە بێ منیش بەش بە حاڵی خۆم ڕووداوی خۆش هەیە ڕووداوی ناخۆش هەیە سادا ڕووداوە ناخۆشەکە ئەوەیە ڕووداوێکی حەزەکەم ڕووداوێکی ناخۆش بگەڕمەوە با بڵێن پێرار بووە بزانم ساڵی بەفرە زۆرەکە بەفرباری بوو لە شنوێ حەزم کرد بڕۆم وێنەی ئەوێ بگرم زۆر دوورکەوتمەوە ینی زۆر ڕۆشتم بە ئەو دیوە ئێتر ڕاستەکەی من زیاتر بە ماتۆسکیل ئەو کارانەکەم لەبەرەوەی ماتۆر ئەو ئیشەی منەیکەم وێنێ ئیشی سروشت ماتۆر ئەڕاتەوە شوێنانەی کە من ئەمەوێت ئێتر ڕاستەکەی زۆر دوورکەوتمەوە درەنگم پێکەوت کەوتە شەو هاتمەوە لە ڕێگای ماتۆڕەکەم لە کار کەوت یعنی بەڕاستی خەریک بڕەقە بوومەوە بەتەنیاش بووم بەڵێ ئێتر ئەگەر بەهاتایە و ماتۆڕەکەم نەکەوتایەتەوە کار ئیشی نەکردایەتەوە هەر لێ ڕەقە بوومەوە کەسکی نێ. تەندروست باشبی ئیشەڵڵا. زۆر کات مەدەم ئەو بەتەنیا دەرئەچی بۆ کارەکانی عنی کاتێک ئەڕۆیت بۆ وێنەگرتن هەر خۆت ئەڕۆیت؟ هەموو کاتێک نا بەس هەندێک کات بەتەنیا ئەڕۆم کاتی وا هەیە بۆ نمونە و کەسێک کە ئەمەوێ لەگەڵما بێت دەرفەتی نییە خۆم بەتەنیا مەجبورم بڕۆمە و کارەکەم. زۆر باشە. لە هەموو بەحەزەکەم ئەوە بەپرسم لە هەموو کارێکە بێ کەسێک پاڵپشتە بە بۆ ئەم کارێکی پاڵپشتی تۆیکێ زۆر هاوکارتە؟ بێگومان دایکم حەزەکەم لێرەوە زۆر سپاسی بکەم لەبەرەوەی هەم دراوسیەمە یعنی هەر کاتێک ئەڕۆم بۆ شوێنێک هەتاوەکو یەمەوە بەخوا ناشوێرم پێ بڵێم ئەڕۆم بۆ فڵانە شوێن ئەگەر پێی بڵێم هەتاوەکو ئەڕۆمەوە خەمەخوا بەڵامی تر هەر دایک بەشی خۆی هەر شتی ئەزانێ کاتێک با بڵێن ئەڕۆی بۆ شوێنێ هەر دڵی لێدات زۆر سپاسی یەکەم یعنی من سپاسی دوعاکانی یەکەم ئەتوانم بڵێم بە دوعاکانی ئەوە سەلامەتم
وەسپاسی هاوسەرمەکەم مامۆساکە و سەر سپاس دەکەم و سپاسی کەسێکی تریشەکەم کە کاخێڵان هاوڕێ عزیزم کوڕی شاعیری بەناوبانگی کاکەیەکان ناسرا بە کۆساری کوڕیەوە من لێرەوە زۆر سپاسێکم سپاس بۆ ئەرکوماندووبوونەی کە لەگەڵ نایکێشێ خۆشە لە هەموو ئیشەکە کە ئەیکەیت ڕاستە ڕەنگە لە سەرتا بتەنیا دەست پێ بکەیت بەڵام لە دوای ئەوە کۆمەڵە کەس هاوکارە بن ئەبنە پاڵپشتێکی پاش بۆ کارەکە بێگومان ینی هەر کەسێک بتوانێت تەنانەت من نەسپاسی ئەو کەسانە شەکەم کە یعنی بە وشەیەک هاندەرم بوو بێگومان گرنگە هەرچ ئیشێکەکەی پاڵپشتیکردنی خەڵک خاستن تۆ وێنەکان کە ئەیگری بڵاوی ئەەکەیتەوە کۆمەڵە کەس ئەیبین و ڕەنگە ئەو وێنانی تۆش ببێتە پاڵنەرێکی باش بۆ ئەوی کۆمەڵی کەس کۆمەڵە گەشتیا ڕوو لە هەڵەبجە بکەن چکەم تابعی کارەکان تەکەین ئەیبینی ئەچیتە کۆمەڵێک شوێنەوە کە ڕەنگە ئێمە نەتوانین بچینە ئەوەیان بە چای خۆمان نەتوانین ئەو شوێنانە ببینین بەڵێ بێگومان تەواوە من ڕاستەکەی هەڵم داوە کار لەوا بکەم کە ئەو شوێنانەی کە نەبینراون لە پارێزگای هەڵەبجە لە مەبەستم سروشتەکەیەتی بیخەمە بەرچاوی خەڵک و ئاشنایکەم بەچای ئەو کەسانی کە نەیانبینیەوە خۆشمان نەهەڵەبجێ ڕەنگە دێشێمان هەر نەبینی بێگومان ڕۆژانە نامم بۆیەت تەلەفۆنم بۆیەت کە پێمەڵێن ئەم شوێنە کوێ یعنی جاری وایە لە شوێنێک وێنە ئەگرم هەر خەڵکی هەمان شوێن تەلەفۆنم بۆەکە ناڵێن ئەو شوێنە کوێ ئەڵام ئەو شوێنە شوێنەکەی خۆتانە گوندەی خۆتانە من خۆم برادەرەکانی خۆم هەنێکات کە هامانێت بۆ شوێنێک بچین زۆر کات ڤیدیۆ تۆیان بۆ نردومتیان بەڕێن بۆ ئەو شوێنە ئەم شوێنە نەهەڵەبجەی منشمان بینیوە ئاخر وەکو وتم من هەوڵم داوە ئەو شوێنانە بخەمە بەرچاوی بینەر کە پێشتر نەبینراوە چ شوێنێکی ناو هەڵەبجە هەیە کە زۆر تایبەت بۆ وێنەگرتن تۆ وێنەی سروش زیاتر لەو شوێنە بگریت وەڵاهی بە پێی وەرزەکان ئەو وێنانە ئەگۆڕێ کارکردن لە وێنەگرتنە ئەگۆڕێ بۆ منە لە بەهارە منتیقی نۆڕۆلیمان هەیە بەڕاستی یعنی تایبەتە دیمەنێکی زۆر جوان ناوازەی هەیە یعنی شانی ئەوەیە کە فۆتۆگرافەر سەردانی بکە من ئەم ساڵ بەهاری ڕابردوو با بڵێن چەنەها کەس لە دەرەوەی هەڵەبجە وەکو میدیاکار و فۆتۆگرافەر پەیوەندیان پێوە کردوم کە لەگەڵیانە بڕۆم بیان بم بۆ ناوە سروشتە جوانە وەکو شوێنی تریش منتیقی سازانمانەیە لە بەهارە بەڵام لە هاوینە منتیقی من ئەمساڵ زیاتر ڕۆم لە منتیقی هاوار کرد خاوەن سروشتێکی زۆر جوان و تایبەتە یعنی سروشتەکەی جوانەکەی لەوایە کە نەشێوێنراوە یعنی با بڵین دەستکردی مرۆڤ نییە هەر سروشتەکە خۆیەتی تر منیش وەکو فۆتۆگرافەرێکی سروشت حەزم بۆ شوێنانەیە کە دەستکاری نەکراوە زۆر باشە ئەچتە ئەم شوێنە خۆشانەوە ئەگەڕیت هیچ شتێکی جیاواز هەیە لەو شوێنانە بیبینیت وەکو بڵین یەکەم ئەزمونە بێ ئەو شوێنە ببینی یا شتێکی جیاواز بکە لێ بینی بێتە ئێستا لە فکرە بێ شتی جیاواز وەکو شتی جیاواز وەڵاهی ڕاستەکەی هەموو شوێنەکان جیاواز ئەی تۆ چۆن ئەو شوێنان ئەدۆزیتەوە ئێستا ئەو پرسیارە هاتە خەیاڵم ئەو شوێنان چۆن ئەدۆزیتەوە کە ئێوەمانە درکمان پێ نەکردووە بێگومان ئەو شوێنانە ئینسان هەتاوەکو بگەڕێت شوێنی زیاترە بینێ شوێنی زیاترەکەوێتە بەرچاوی شوێنی زیاتر ئەدۆزێتەوە منیش وەکو پێم وتی خولیایەکی تایبەتمەیە بۆ کاری سروشت ئیتر ئەڕۆم یعنی ئەگەڕێم بە شوێنی سەختیە بە ینی شوێن ڕۆشتوم مەترسێکی زۆری مینی هەبووە پێشیان وتوم بتوانە مینی لێ بەڵام سەرکێشیم کردو ڕۆشتوم لەبەرەوەی زانیمە دیمێنێکی نەبینراوی تایە نەگوازراوەتەوە بۆ چای بینەر حەزم کردووە بڕۆم و ئەو دیمەنە نەبینراوە بگوازمەوە لە ساق بیاخوا گرنگە بەڕاستی ئێمە لە چاوی کامێرەکانی ئێوە کۆمەڵێک شوێن ئەبینین کە ڕەنگە ئێمە هەر بە ڕۆشتنیش ناتوانین بچینە ئەوێ بەڵام لە ڕێگەی وێنەکانی ئێوە ئەو شوێنان ئەبینیم هەم بۆ ئێمە خۆشە هەم بۆ کەسانەشی کە بەهۆی وێنەکانی ئێوە سەردانی ناو هەڵەبجەکەمان ڕۆژانە پەیوەندیم بۆیە نامم بۆیەت یعنی لە کۆمنتی پێیجەکەم دەستخۆشیم لێکرێ ینی ڕاستەکەی ئەوە بۆ من مای خۆشحاڵیە کەسانێکە بن کە یعنی با بڵین پێزانینێکیان نەبێ بۆ ئەو ئەرکو مانوبوونە من بە ئەرکی نازانم بە ینی حەزەکەم
خزمەت بکەم یعنی هەتا پێم ئەکەی هەتا ئەتوانم حەزم بەوەیەکە خزمەت بکەم لەش ساغ بە هەر هەبی ئیشاءالله حتمما فۆتۆگرافەر ئەبێ چاوێکی جیازی هەبێ بۆ وێنەگرتن هەنێک لە فۆتۆگرافەکانمان هەیە بۆ مەکاری ڤیدۆیش ئەەکەن تا چەند گرنگە ئەو کەسانی کە کاری فۆتۆگرافی ئەەکەن ینی سەرکەوتوش بن لە کاری ڤیدۆیە ئەویش ئەبێت بە هەمان شێوە چاوێکی جیاوازە هەبێ وەکو وێنەگرەکە وەڵی من پێم وایە مەرج نییە بەڵام پێویستە یعنی ئەو چونکە ڤیددیو وێنە نزیکن لە یەکەوە ڤیددیۆی شەر کۆمەڵە وێنەیەکە بەڵام بە جوڵاوی ئەو کەسانی کە کاری وێنە ئەەکەن بێزە لەم ڕۆژەیە یعنی بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان هەر ئیشانەکەوێتە کاری ڤیددیو ینی پێویستە کە خۆیان فێری کاری ڤیددیو بکەن چونکە ینی وەکو پێم وتی ئیشان پێ بێت و ڕۆژێ لە ڕۆژان ئیشان ئەکەوێتە ئەو ڤیددیۆ بگومان گرنگە خۆشە لەش ئیشەکە ئەیکەیت هەموو لایەنەکانی تری شارەزایبیتە وێنە ئەتواندرێ بمێنێتەوە بەڵگەنامەیەکی زین و شانی بەتایبەتی بۆ نەوێنی کەسایەتەکانی هەڵەبجە لە هەموو ڕووەکانەوە خاوەنی کەسایەتی زۆر دیار و بەناوبانگە تا چەند لە ڕێگەی وێنەکانەوە ئێوەی فۆتۆگرافەر ئەتوانن ئەو وێنانەوەکو بەڵگە بهێڵنەوە بۆ هەڵەبجە بێگومان من بەردەوام کارم لەوەیە کردووە هەر لە کەسایەتی ئاینیەکان کەسایەتی کۆمەڵایەتی کەسایەتی باڵێن شاعیر هونەرمەند نووسەر یعنی تەنانەت با بڵێن بەخشراوەکانی شار کارم لەوانەیە کردووە کە کردو من بە ئەرشیف لای خۆم وێنەی زۆربیانم لایە هیچ بەشداری پێشەنگە وشتت کردووە کە بتوانانی هەنێک لە وێنانە لە پێشەنگەکان ئاڕست بکەیت تا ئێستا بەشداریم نەکردووە چونکە دەرفەتم بۆ نەڕەخساوە ئاگەر بێت و دەرفەتم بۆ بڕەخسێ بێگومان پێم خۆشە چونکە خاوەنی وێنەیەکی زۆرم وێنەم زۆرە تەمەند درێژ بی لە 6 ساڵ بە ئینشاءالله کاری باشتر و جوانترە لێ ببینین زۆر کات حتمما ئەچیتە ناو بازاڕ و وێنێ وەکو خۆت باست کرد وێنی کەسب کارەکانە گریا شتێکی لەو بابەتە هەو بۆ قەت وێنی کەسێک بگریان پێش و ئیسنیان لێوەر ئەگری توزان بڵێ پێویست ناکا وێنە بگریا وێنەم مەگرە وەڵای خۆ ئەوە گرنگە بۆ فۆتۆگرافەر بەتایبەت کە ئاگاداری ئەوە بێکە یعنی بە هەموو شێوەیەک پەنجەنە نیە بە کامێرەیە چونکە هەندێک کەسەیە پێخۆش نییە من کاتێک وێنە ئەگرم ڕاستەکەی پێش ئەوە کە پەنجەی پیانێم کەسەکە خۆی ئاگاداری کردووە یان بە شێوەیەک بە ئیشارەتێکیش بێ ئاگاداری کردووم کە وێنەم بگرە پێم خۆش نییە وێنەی کەسێک بگرم ڕەنگە ڕۆیدا بێ بەڵام بە تایبەت وێنەی خانمان من یعنی هەرگیز سربەخۆ وێنەم نەگرتووە مەگەر لە شوێنێکی گشتیا بوو بێت یناوەکو بازار ئەو شوێنانە وێنەم نەگرتووە تەنها گلەیم لێکراوە توانە باشە ئەم شارە یعنی ئافرەتێکی لێ نەبوو یان خاتونێکی لێ نەبووتەوە بە وێنەی پیاوە گرتووە طبعاً ناچەکانی خۆمان با بڵێن کۆمەڵایەتی ڕەنگە بە بۆنەی وێنەیەکی منەوە ئەو کەسە تووشی کێشێکی کۆمەڵایەتی بێ منیش ڕاستەکەی کارم نیشاندانی جوانەکان حەز ناکەم جوانی شوێنێ بشێوێن وەکو چۆن کاری ڕاگەاندن و ڕۆژنامەنووسێک نەبێ ئەخلاقیانەوە پیشەیانە کار بکەین کەواتە گرنگە کە فۆتۆگرافەرانیش بەم شێوازە کارەکانی بکەن زۆر باشە کردنەوەی خولی تایبەت بە فۆتۆگرافەرە تا چەند گرنگە ئەگەر لەم سنوورە بیاخو لە شوێنەکانی تریش بێ بکرێتەوە لە بەروی ڕەنگە کەسانێک هەبێ بۆ نمونە تۆ لە مناڵیەوە خولیەی ئەم کارەدە بۆ ڕەنگە کەسانی لە گەورەیە حەز بکەن ببن بە فۆتۆگرافەر کردنەوەی ئەو جۆرە خولانە کاریگەری هەیە بتوانێت توانەکانی ئەو کەسانە بەرەو پێشەوە بەرێت بەڵێ بەگومان کاریگەری باشی هەیە بەڵام بڕوا بکە ینی هەموو شتێک حەز و خولیایە یعنی ئەگەر کەسێک حەز و خولیای نەبێ بۆ کارێک ناتوانێت ببێ بە و ینی ئەو شتە بە دەست بێنێکە ئەوێت بەڵام ڕاستەکەی وەکو خۆم کەسێکی ئەکادیمی نیم تاوەکو بڵێم ئامادەم کە خول بکەمەوە بۆ کەسانی کە با بڵێن خولیای ئەو کارن بەڵام ئامادەم وەکو خودی خۆم ئەوەی کە ئەزمونم هەیە ئەم چەند ساڵی کە ئەزمونم کردووە بە هەر شێوەیەک بێ سود بەو کەسانە بگەیەنم کە
خولیای ئەم کاریانێ لەش ساخ بێخوا کەس هەبووە بێتە لای تۆپی خۆش بێ چکە هەموو شتێک بێگومان ئەزمونە مەرج نییە بەشێکی دیاریکراوە تاو کرد بێت تاوەکو لەو بوارەیە ئیش بکەیت بێنە لای تۆپیان خۆش بێ فێری چۆنێتی گرتنی کامێرە و گرتنی وێنەیان بکەیت بەڵێ زۆر کەسە بووە تا ئەوەکو ێستا ڕەنگە زیاد لە 50 کەسم بە ئەزمموی خۆم فێری کاری وێنەگرتن و با بڵێن ڤیددیۆش کرد بێ چ بە کامێرە چ بە مۆبایلیش ینی کەسانێکی زۆر هەبوون ئیسفادیان لێ کردوم و حەزی شەکەم یعنی هەندێک کەسەیە ڕەنگە پێی خۆش نەبێ کەسێکی تر نهێنی ئەزمموی بزانێت بەڵام بەڕاستی من حەزم بەوە نییە کە ئەوەی کە فێر بووم بیشارمەوە حەزەکەم ئەوەی کە ئەیزانم ئەو کەسانی کە خولیای ئەمکارن ئەوانیش بیزانە یعنی تەنانە حەزم کردووە لە خۆم باشتر بێت کە بینیمەتەوە وێنەیەکم بینیوەتەوە وێنەیەکی و کەسە پێم خۆش بووە حەزم کردووە ئەمە گرنگە بەڕاستی ڕەنگە کەسێکە بە پێی خۆش بێتە ناو بوارەکە بەس نەزانێت لە کێوە دەست پێ بکات ئەزانین ئێستا تەکنۆلۆژیە پێشکەوتووە ڕەنگە زۆر بمان بە مۆبایلەکەی دەستمان کە پێمانە ڕاگەاندن کارێک بین بۆ خۆمان وێنە گرێک بین بۆ خۆمان ئەمە گرنگە یان ئیلا ئەبێت تۆ کامێرایەکت پێ بێ بۆ ئەوەی کە بتوانانی وێنەیەکی جوان بگریت ئەوەم گوێ لێ بووە کە ئەنی وایان وتووە بۆ نە تۆ کامێرەت پێێن یاکە ئەچی بۆ ئیشێک موبایل لێ پێەیە چۆڵی ئەهمێتی ئیشەکە کەمەکاتەوە لێ بە موبایل ئیشەکەکەی ئێستا ئەو زروفە گۆڕاوە کە ینی هەرچەند هەندێک کەس هەر بیرکردنەوەیان وایە بەڵام بیرکردنەوەی من وانە بەڕاستی یعنی پێویست ناکات تۆ ئیلا ئەبێ کامێرەیەک و هەبێ اینجا فۆتۆگرافەری من کەس و ناسایی خۆم یان با بڵێن نامیان بۆ نردومیان با بڵێن تەلەفۆن کراوە بۆم کە چۆن بتوانین فێری فۆتۆگرافی ببین ئابێ کامێرەیەکمان هەبێ اینجا فێر ببین پێم وتون سەرەتا خولیاکە و خولیا بۆی هەیە ئەگەر خولیا و بۆی هەبێ سەرەتا پێویست ناکات تۆ کامێرەیەکوە بڕواکەی من خەڵکە ناسم یعنی کامێرەی 50 وەرەقەی هەیە زیاد لە 50 وەرەقەش یعنی تا ئێستا سەلیقەی بەکارێنانی ئەو کامێرەی نییە سەلیقە زۆر گرنگە یەکەم شت خولیایە دووەم سەلیقەیە یعنی تۆ توانی بەو مۆبایلە وێنە بگریت یعنی بە شێوەی کامێراکە بڵین ئاخیر شت ئەوەی کە کامێرت پێ بێ مۆبایلە پێ بە گرنگە سەرەتا حەز و خولیاکە و سەلیقەکە گرنگە بۆ وێنەگرت سەرەتا حەز و خولیا و سەلیقە زۆر باشە هیچ ڕێگرێک هەیە هات بێتە بەردەم کارەکەی تۆ وەکو فۆتۆگرافەر سپاس بۆخوای گەورە ڕێگریکی وەهانە بۆ بەڵام ئەوەی کە ڕێگر بوو بێ لە من تەنها وەکو پێشتر باسم کرد هەندێک جار چوم بە شوێنێکە سەخت بوو یان مەترسی مینێ هەبووە ئەگینا جگەلەوە هیچ ڕێگرێکم لێ نەکراوە سەرکەوتو بیاخوا من شتێکی وام نەماوە بپرسم ئەگەر خۆت شتێک پێت خۆش بێ باسی بکەیت یا ئامۆژگاریەک جێبێڵی بۆ ئەوانی دەیخۆت سپاسانەکەم دەستخۆشیتان لێگەم سپاس بۆ ئەم ستافە بەڕێزەیەوە سپاس بۆ ئەم دەرفەتەی کە پێتان بەخشیم سپاس بۆ هەر کەسێک کە بە یەک وشەش هاوکارمە یعنی من هەمیشە وتومە هەمیشە لە پەیجەکەی خۆشمە هەر باسم کردووە سپاسی و کەسانەیەکەم کە تەنانەت بە لایکێک هاوکار من هەرگیز لەبیری ناکەم چونکە ئەوە پشتیوانێکی باشە بۆ من هەرچەند من ئەوەش نەبێت هەر کاری خۆمەکەم بەڵام ئەوە وەکوتم هاوکارێکی معنەوی بۆ من پاڵپشتێکی معنەویە بۆ من سەرکەوتوبی خۆشحاڵ بووین لە بەرنامەی ڕێگەم لەگەڵ ئێمە بووین ڕێگەی تۆمان بینی و چاومان لە ڕێگەکەتە ئینشاڵڵا بۆ ئیشی زۆر باشتر زۆر جوانتر ئینشاڵڵا زۆر سپاسیەوەشەکەم خۆشحاڵ بووین بینەران و بیسەرانی ڕادیۆی شارە زۆر خۆشحاڵ بووم بەرنامێکی دیکەی ڕێگام لەگەڵ وێنەگری زۆر ئازیز کاک محسن پێشکەش کردن تا بەرنامێکی دیکە ڕێگا بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ بن